سڵاتان لەوێ بەڕێزان لە ئەڵلقەیەکی نوێی پۆدکاستی یادەوەرەکانی دۆزەخ لەگەڵەوەین و لەم ئەڵلقەیەش لەگەڵ کاک حاتەم ڕەفیق درێژە بە گێڕانی و بە سەراتەکەی دێن. کاک حاتەم وەکو لە ئەڵلقەی پێشوو باسمان کرد ئەمە ماوەیەک لە ئەمنی سلێمانی پێکەوە بووین، پاشان ئەمان چوونە ژووری ئەعدام و یەکتریمان نەبینیوە تا ئەمڕۆ کە بۆ تۆمارکردنی ئەم پۆدکاستە یەکترە بینینەوە ئەو بە سەراتی خۆی بۆ منە گێڕێتەوە. ئەزمونێکی زۆری هەیە کاک حاتەم لە ژووری ئەعدام، نزیکەی 6 مانگ لەوێمانەوە. 6 مانگ هەر بەدەم خۆشە بەڕاستی. کاک حاتەم بەخێر بێتەوە. ئەمەوێ تۆزێک باسی لە ئەڵلقەی پێشوو باسی هەندێک کەسمان کرد، باسی ئەوانە بۆ بکەی کە هاتنە بەردەمی ژوورەکانیان، وەکو وتت ئازانی کێ لە چه ژوورێکە پێویست بە ناو خوێندنەوە نەبوو، بە خۆیان و کە لە بچەکانیانەوە هاتنە بەردەرگاکە. ئەمێ ڕەتفعلی ئەو خەڵکەم بۆ باسکەی لەوێت چیت بینی مەسەلەن لە کاردانەوەی خەڵک وەختێک ناویانە خوێندنەوە، هەڵوێستیان خۆ دەزانی ینی لەحزەیەکە کە لەحزەی مردن ئەیتر ئینسان بەزەمەوێ بزانم چۆنە بەڕاستی تۆ وەختێک سوورەزانی بۆ کوێچی چەند بیر و باوەڕ تەسیری لەسەر ئەوە هەیە کە تۆ چ جۆرە ڕەتفعلێک ئەنوێنی و ئەوەی کە ئینسان چەند ئەوەی کە باست کرد ئیسرار لەسەرەوەی کە ترسنۆک دەرنەکەوی، وەکو کەسێک دەرنەکەوی کە ڕووخاوی و ئەبێ خۆت بەهێز پیشاندەی، خۆت ینی پەنگ بخۆیتەوە ئەم هەموو ترس و نیگەرانیەکی ئینسان لەو لەحزەیە هەیەی ئەبێ هەمووی بشارێتەوە. چیت بینی لە ڕەتفعلی خەڵک؟ هەبوو مەسەلەن ئەژنۆی بشکێ و نەتوانێ بڕوا و بیبەن و ڕایکێشن و شتیوا هەبوو یان نەخێر کاکسەلام، من ئەو فترەی لەوێ بۆ ماوانی کە لەگەڵ مابوون کۆمەڵی خەڵکی زۆر کە سێداریان جێبەجێکرا، بەڕاستی هیچ کەسێک تەنیا یەک کەس نەبێت ئەویش کوڕێکی عەرەب بوو، خەڵکی ناسریە بوو، خەڵکی ناحەیە ئیسلاح و ناوی عەتا حەسان بوو، تەنیا ئەوم بینی کە بە تەواوی پەشۆکا بوو. ئەجنا ئەوانی تر وەکو ویژدان بێڵێیت کەسم نەبینی بڵێ ئەژنۆی بشکێ یان بە زۆر بیوەنە دەرەوە یا شتێک، کەسی وام نەبینی. بە پێی خۆیانە ڕۆشتن، هەمووی بە پێی خۆی ڕۆشت و زۆر خاستن بەڕاستی ئەو کاتێک کە ئێمەیان بردە بەشی ئاداماتەوە کە دەرگای دەرەوەیان نەکردەوە بە دەرگای ئەو بەشی بڵێن قاتی ئادامات، ڕاڕەوێکی پشکۆلە بوو. لەو ڕاڕەوەیە ئەیان وەستانی ئەبوایە جلەکانێدا کە نایە جلی خۆیان هەیەیتە. جلی خۆیان چییە؟ چاکەت و بیجامەیەکی ئەنگۆرەی پرتەقاڵی بوو، گوڵگوڵی پرتەقاڵی تیا بوو. هەمووتان ئەوەتان لەبەر زۆر بەمان ئەوە بوو، تایە بوو جلی خۆی لەبەرا بوو، بەڵام زۆربەی ئەوە بوو. ئەو کاتێک ئێمەیان بردە عینەکە ئەو بەشە لە ڕاڕەوەکە کە ئێمەیان وەستان، ئەوەی کە ئێمەی وەرگرت لەویا لە ژووری قەڵەمی ئادامات کە ئێمەیان تەسلیم کرد، دوایی ئەبوو سەلامی ناوبوویشێک لەوانە ئێمەی هێنایە ئەو ڕاڕەوە کە بمان خاتە ژوورەکانەوە. لەو کاکەتەیە کە لە ڕاڕەوەکە بووین جلەکانمان گۆڕین، ژوورێک بەرامبەرم بوو ئەوەی شیشەکان. ئەو ژوورە کوڕێکی مناڵکاری تیا بوو. ئەو کاتە من مەسەڵەن موادێم 66، ئەو کاتە مەسەڵەن من 22 ساڵ بووم، بەڵام هێشتا لە چاو منە ئەو کوڕەمە بینی مناڵتر بوو، مناڵ بوو، بەس هەیکەلی هەبوو، باڵای بەرز بوو. ئەو مەبینی لە شیشەکەەوە کە ئێمەیان هێناوە مەسەن 3 کەسین لەو ڕاڕەوەکە خەریکی جلگۆڕین و شتەکەین، سەیری لە دەرگاکەوە سەری ناو بە دەرگاکەەوە سەیرێ کردین و پێیەکەنی و هینیەکەی وەکو بە خێرات نێشیە کردین. بەس ئەوەی کە زۆر نازام بڵێم ناخۆشە بەلامەوە ئێستا ناوی ڕۆستەم بوو، وابزانم پێشمەرگەی پارتی بوو، گیرا بوو بە سیلاحەوە، خەڵکی دەی قۆڕیتان بوو. ئەو ئیشارەتیە کردینەوەانە ئێمەیان بردە ئەو ژوورەوە، ئێمەیان بردە ژوورێکی بڵێن ژووری پێنجەوە. ئەو لە ژووری یەکا بوو، لەگەڵ سفوگادایان نابوو، لەگەڵ ئەو خزمەکەی سەدامە.
ئەو دوانە بە تەنیا لەو ژوورا بوون مەبەستم یەک شتەکە تۆتە خەڵگە ترسایە شتێ دوای فترێک ئەو کوڕە بڵێن جێبەجێکردنەکەی بۆ ڕۆژە بڕوات بێ ینی لەو پەڕی چالاکیە بوو لەو پەڕی نەشاتا بوو ینی واتە زانی بۆ ماڵەوە چێ ئەوە نیە لەبەرەوەی کە کەلەپچەکەیان نەکردە دەسێ لە ژوورەکەیان هێنایتە دەرەوە کەلەپچەکەیان نەکردە دەسە مەجالیان نایی یەک دوو دقە بە ژوورەکانە خواحافیزی بکەی لە بڵین جەماعەت ئەوە بە ژوورەکان ئاگەها بەس بیناکەیەوە دوو تابقە وایە دوو تابقە بەس ئەو کاتی ئێمە هێشت بچیتە تابقی سەرەوە خواحافیزی یان هەر نەخێر ئەو کاتێک ئێمەی لێبووین بەس قاتی خوارەوە خەڵکی لێبوو قاتی سەرەوە کەسیتیان نەبوو چۆڵ بوو بەڵێ قاتی سەرەوە کەسی لێ نەبوو بەس قاتی خوارەوە خەڵکی لێبوو ینی ئەو کوڕە کاڵێم هێنایانە دەرەوە بۆ تەنفیز لەو پەڕینا بۆ ئەو واتە زانی بۆ ماڵەوە چێ ینی زۆر بە مسەیتری و زۆر بە دڵێکی خۆشەوە من تێناگەیشت مێسەشکەی بینم زۆر بەلامەوە سەیرە ینی هێنایانە دەرەوە خواحافیزیە کرد و وەکوین بە ژوورەکانە ڕۆشت و دوایی لەگەڵیان ڕۆشتە دەرەوە ینی خەڵکی ئاواشی تیا بوو بەڵام کەم نەمبینیوە ینی جگە لەو پیاوە عەرەبە کاڵێم عەتا حەسان کەسم نەبینیەوە بڵێ بترسێت و بین بێ ئەویش تێ بەشی ئەوەیە کە ئیتر ئەو فترەی لەوێ ئەمێنیتەوە جۆرێک لە هین نیەتە مێشکتەوە من تازە تەواو بووم ینی وەردەوەردە لەگەڵ بیرۆکە ڕادەی خۆتی بۆ حازرەکەیت فکرەکە قبوڵەکەیت و خۆتی بۆ حازرەکەیت ئەنجا ئەوەش بووە بە کەواتە شۆکەکە بەس لە لەحزەی یەکەمە لەحزەی یەکەمە ئەوەش بووە بە هینێک لەوێ چوو بۆ مێشکی هەمومان کە نابێت ترس پیشان بیت تۆ یادام تەکەن ئەو کەنی تر تۆ بتێ نەتەوە حکومیرای لە محکەمەی سەورە حکومیرای یادام تەکەن بەڵام مهمەوەیە ئەو ترسە پیشان نەی کە ئەوان پیان خۆشە وەک ترسنۆشێک نەمریت ئەوە لەویا هینەکە ئەوە بوو بڵێم خەڵکێک هەیە ئەو فترێ من لێبووم بەڕاستی کەسم نبینی اینجا پێویست ناکە مەسەن خەڵکێکگەڵی کە تۆ یادام تەکەت پەلاماری بە و مەسەن جنێ و بەیاین هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت جنێ و بەیان نەیت هەرەوەنەیە خۆت عزیێتیت و هیچیکە ناتوانانی هیچ بۆ بکرێ نە ئەوەی یعلام لەوێ بێ بڵێ لە بەردەمی یعلاما شتێک پیشان بەم نە ئەوەیە بڵێ ئەتوانم شتێ بکەم لەوێ هەرەوەی مەگەر خۆت عزیێت بێ هیچ دەسەڵاتێکت نییە بەڵام باشترین شت لەوێ ئەوەیە کە تۆ پیشانی بی کە ناترسیت کە تۆ ئیمانێ بە شتێک هەیە و ئامادەی لە پێناوێ تیا بچیت بمریت جەمن لە ئەڵقەی پێشوو باسییان کرد کە ئێوە لەسەر حزبی شیوعی گیرابوون بەزەوەی من بزانم ئێوە هەمووشتان شیوعی نەبوون وایە ئێستا کاگوشێر پێشمەرگە بوو ئۆکەی بەڵام پێشمەرگەی حزبی شیوعی نەبوو کە گیرابوو بەڵێ من بەڕاستی ئەتوانم لەسەر خۆم قسە بکەم من هیچ پەیوەندێکم بە حیزبی شیوعی وەکو ڕێخستن نەبووە پەیوەندیت بە چیەوە هەبوو من بە حکمی برادایەتیم هەبوو لەگەڵ زۆریان لەگەڵ زۆربەی حیزب و ڕێکخراوەکان کەسم لێ ئەناسین و برادریم علاقاتم هەبوو لەگەڵ هەمویان بەڵام وەکو ڕێخستن من ڕێخستن نەبوو لە حیزبی شیوعیە بەڵێ بە ناوی حیزبی شیوعیە گیران بە تۆمەی ئەوەی گیران بە تۆمەی ئەوەش حکومیران بەڵام پەیوەندی ڕێخستنم ڕێکخراوەیم لەگەڵ حیزبی شیوعیان نەبوو و ئەو جەماعەتەش کە ئەو شش کەسەی بەیەکەوە بووین بەڕاستی من تەنیا عادل مەناسی بڵێن وەکو برادر ئەوانی کە هیچیم ناناسی من هەمویان لە سژ ناناسی پێشتر نەتبینیون هیچیانم نەبینی بوو ینی وەکو بینین هیچیانم نەبینی بوو هیچیانم ناناسی ئەوە نەبوو بڵێ ڕێخستنێکی حزبی شیوعی ئاشکرا بۆ هەمووتان گیران کردو بەنسبەت خۆمەوە نە بەڵام ئەوانی کە نازانم تیانە بۆ شیوعی بۆ تیانە بۆ بووە نەبووە نازانم ئەویان بەڵام بەنسبەت خۆمەوە من وەکو ڕێخستن سەر بە حیزبی شیوعی نەبووم و بەڵام بەو ناوە گیران بەو ناوەش حکومیرام ئێستاش مثلا لە هەموو شوێنێکە وا پێمەڵێن کە جەماعەتی حیزبی شیوعی نێەوە هەتا کاتێکە هێنانینەوە بە سلێمانی دوای ئەوەی کە بڵین عفوەکەی یا هێنانینەوە شەوێک لە ئەمنی سلێمانی بووین بەیانی مدیرە من مقابلەی کردین ئەو حەو کەس بووین خەڵکی سلێمانی بەیانی کە مدیرە من قسەی لەگەڵ کردین و دوایی طبعا مانگی دوای عفوەکە ئێمە بەربووین مدیرە من هەر دووسەیەکمانی تەسلیمی زابطێک کرد کە وتی بیان بنەوە کە ئێمە من و عادل و سەربەست لە لانکۆزەرێکا بووین لەگەڵ ملازم عاید و ملازم محەمەدمان بنەوە بۆ ماڵەوە کە لای ئەمنەکەەوە هات سەرکەوت لای حامیەوە پارچی ئازادی ئێستا
پرسیاریان لێکردین ئێوە کەی حکومیراون و چۆن یادام نەکراون و چی وتی یەکسەر ئایدیان یەکسەر لای جادەکە و وەستا و ئاوڕیشیایە و لە ئێمە وتی ژنێویشیە وتی ئێوە جەماعەتی شیوعەکانن وتمان وتی یەکێک کوژرا بوو وتی ئێوە فڵان کەستان کوشت ئێوە خۆتان بەربوون ئێمە وتمان ئێستا لە توێ بیسین ئەو کەسە کوژراوە ئەو کەسە چی بوو ینی ئەو کەسە بەڵێ یەکێ بوو لەوانی کە لەگەڵ ماناگیرا و دوایی بوو بە شایەت لە مۆزوعەکەی و بەریاننا دوایی کوشتیان لە جاری بەرنادی ئەتیبایە کوشتیان ئێمە نەمان بیست بوو ئەو کەسە لەسەر ئێوە بوو بە شایەت بوو بە شایەت بەڵێ دوایی کورد بووتەوان بەڵێ ئێوە لە سجن بوون کە ئەو کوژرا ئێمە ئەو دەقەیە زانیمان کە ئەوتی وتی فڵان کەس ئەویشتان بە کوژراویشتان کوشت من بۆ کوژراوە وتی ئەوە ئێمە نەمانزانی بەڕاستی ئێمە دوای ئەوەی کە حکومی ڕێنچوین ئیتر جەماعەتی کەمان چۆتە خاصەوەمانە ئیتر جوابیان نردویاچیان کردو نازانم بەڵام ئێمە ئەو دەقەیە زانیمان کە ئەو کەسە کوژراوە یعنی مەبەستم یەک شتە کە وتیان بە ناوی حیزبی شیوعیەوە من ئێستش ئەوانەی کە ئەم ناسن یاهی نەکەن وا ئەزانن من شیوعی بووم وەکو ڕێخستن شیوعی نەبووم بەڕاستی وەکو بیر و باوەڕیش وەکو بیر و باوەڕ دایمە وەکو چەپێ بیرم کردوەوە وەکو اینێک ئایلە مثلا برام شەید بووە کاتی خۆی ساڵی 1970 یەکێک لەگەڵ جەماعەتی لەیلا قاسمەوانە پێش ئەوان براکەم تەلەبەی چواری کولیادا بوو قسمی کوردی لە بەغا کاتێ بۆ ئەخیر ئیمتیحانی ئەخیری کە چوە بۆ بەغا دوایی پاش چەند ڕۆژێک جەنازەکەیان هێنایە وە سلێمانی ئەمە ڕەشی برام لە گردی شەیدانە ئارامگاکەی لەوێ ئەوەی تر ئینتیماتان نەبووکو ئینتیما برایەکەم برا گەورەکەم مامۆستا عادل دوایی بوو بە بێچێک لە ڕێخستنەکانی کۆمەڵە بوو کاتی خۆی و دوایی لەگەڵ ئاڵای شۆڕشە مامۆستا عادل ێسش لەو ساڵەیە لەم 2009 هاتەوە بۆ کوردستان بە سەفەر و جەڵدە لێ ئەمریخای کرد مامۆستا عادل کتێبێکی هەیە بە ناوی بەڵگەنامەکانی ئاڵای شۆڕش کاتی خۆیەکیە بۆ لە دروستکەرانی ڕێکخراوی ئاڵای شۆڕش یعنی بڵین ئەو برایم سەر بە یەکێتی بوو براکەی کەم پێشمەرگەی یەکێتی بۆ کاتی خۆی بەڵام من وەکو ڕێخستن نەبووم مەڕاستی بەڵام وەکو عیلاقاتی برادری و ناسیاوی و هەم یارمەتیان چەندین جار لەگەڵ برادرشتا وەکو یارمەتی وەکو هینی ڕێکخراوهینە یارمەتی ماوە ئیشم کردو و هاتوشم کردو بۆ دێوشتانە بەڵام وەکو ڕێکخراوی نەبوو وی ئەو شتە لە سجن زۆر بوو هەمومان ئەوانەمان بینی مەسەنن خەڵکێک هەبوو کە هیچ نەبوو کراوە بە شتێک یا تا مەسەلەن حیزبێک بوو بەڵام کراوە بە حیزبێکی تر بە زۆر چکە بە زەبری لێدان بووی تر چیان بیستیان کردی بۆ بەزڵابەت کاک سەلام یەک شت هەیە من بەڕاستی تەمەنەکەشم و هەموو هینێکم لەوان نەماوم نە بە تەمای پۆستم نە بە تەمای هیچم دانیشم درۆ بکەم بڵێم تەنزیم بووم و خەڵکم وا کرد و وا چالاشیم کرد و ئاینم کرد من بەڕاستی پێویستم بەوانە نییە لەبەرەوە ئەوەی ویژدانی خۆمەوەی هینی خۆم هەیە بیر و باوەڕی خۆم هەیە ئەوە ئەڵێم نە من لەوەی تۆ ئەوم بەبیر هاتەوە کە شتێکی نۆرمال بوو لە سجناوەی کە ئەو راپۆرتی کە لەسەر تۆ نووسراوە چییە ئەیان کردی بۆ ئەو خەڵکیشی تر ڕۆژێک دوان چوار ئەم تحقیقا هەر بەردەوامە بوو لە ئاخریان کە بەڵێکا کە کۆمەڵم یان شیوعیم یان نازانم چیم ئیتر بەونەوە ڕۆشتە مەحکەمە بۆی هەبووی عدامیش بکری لەسەر شتێکە ئەسڵەن نەبوویت نەت کردەوە بەگوێرەی ئەو خەبەرە بوو یان ئەو کەسەی کە یاترافێکریان هینێک چی ئەوت مەسەن خەڵک هەبووە ئەیان و تۆیەشێتی بابە مەسەن ئێوە بۆ ئێوە چ فەرقی بابە من پارتیم ئەیان و تۆ ئەبێ بڵێ یەشێتیم یان مەسەن ئەو یەشێتیم ئەیان و بێ بڵێ پارتیم ینی ئەو بەگوێری ئەو یاعتیرافە بوو لەسەر یا ئەو خەبەرە بوو لەسەر ئیراوە ئەوان ئەیانوە بێ بڵێ ئەوەم بە زۆریان کردی بەوە هەندێک گروپمان هەبوون نیوە بە نیوەش بوون ینی ئەمەیان لەسەر قەزەیەکی رابوون بەڵام لە ڕاستیان چکۆی تێمە لە سژن هەموو ئەمانزانی کێ چییە هەندێکیان پارتی بوون هەندێکیان یەکێتی بوون هەندێکیان سۆشیالیست بوون هەمووشان لەسەر یەک قەزێکی رابوون گوایە یەک ڕێخستن ئەمە هەمووشی کرابوو بە فایل و بە ئیفادە و ئەوراق و اعترافات و سوزانم ینی فایلێکیان بۆ ڕێخستی تر
سیناریۆیان دروستە کرد پێی ئەما چۆ بەردەمی محکەمە و چۆ بەردەمی دادگا و وایە هەوڵێکی زۆربەی بۆی جایان سەریەگردیان سەری ناگرت زۆر کەس هەبوو هیچی نەکردبوو هیچیش نەبوو و لە دادگاش نەیتوانی ئیسپاتی بکە کە فعلەن هیچ نەبووە یادامیش کرا لەسەرەوە لە دادگاش بەڕاستی دادگاکە هەر وێنەی بشکلی بوو یعنی ئێستا ئێمە لە قەزی ئێمەیە بەڕاستی تەواو شتەکان عکس بوو بۆ مدەی عامەکە تقریبا دیفاعی لێکردین بەعکسی محامیەکەوە بۆیە محامی دیفاعی کردایە مدەی عامەکە دیفاعیە کرد لەبەرەوەی ئێمە کە یەکەم جار هێنانی بۆ محکەمەی سەورە کە هینەکان خوێنەوە لایحەکان خوێنەوە هەمومان بە مادەی 156 ئتیام کرابووین 156 کە حیزبێکی عێراقیە و حیزبی شیوعی ئەمانە بۆ حسابە ئەبواە هەمومان یادام کراینایە بەڵام ئەو کاتە مدەی عامەکە محامیەکە ئەی و ئەمانە جەریمەیان کردووە ئەویان کردووە بەڵام لەبەرەوەی گەنجنووان و ڕەحمیان پێ بکەن بەڵام مدەی عامەکە وتی ئەمانە لەبەرەوەی کوردن قەینا حیزبەکە حیزبی شیوعی عێراقیە بەڵام لەبەرەوەی کوردن ئەبێ بکرێت مادەی 157 لەبەرەوەی 157 بەحساب هینی شوونی شیمالیان پێوە هینی بڵین کوردستانە بەشی کوردستانە لەبەرەوە ئێمەیان جیا کردەوە ئەگەر بە 56ەکە بۆ ڕێنە هەر ششمان یادان بووینەیە لەبەرەوە ئەو سییانیان بە هینی ئەوە ئاڵێمە بەسم ئەوەیە کە محامیەکە ئەوە نە ئەقلی نەبوو لەو کاتە یان نەیویست بیڵێ وا بڵێ مدەی عامەکە بە قەزیەکەی تۆزێ بۆ هین کردینەوە وتی ئەمە 56 ملیان ناکات پێ بە 57 ئەین لەوێش دادگاکە شکلی بوو دادگاکە شکلی بوو ڕاستە تۆ مەسەرەن لە ناو محکەمە کە چتە بەردەمی ناو هۆڵەکەەوە ئیتر ئەدبینی یەکێک لێرە ڕاوەستاوە یەکی شلەولایە ڕاوەستاوە ئەوەی کە ئێستا بە پێی دەستی خۆمێڵم محامیەکە لێرە ڕاوەستا بوو ئەوی لە بیرم بێ لەم دەستە بوو مدەی عامەکە لەو دەستە بوو لەوێ وتیان ئەوە دادگا پارێزەری بۆ گرتوون وتمان زۆر سوپاس بەڵام نە پارێزەرمان بینی بوو نە پێش ئەوە هاتوو بڵێ ئێوە قەزەکەتان چییە چی بڵێن چی مەڵێن هیچ جۆرە پەیوەندیەک لە بینمانە نەبوو بەرحاڵ کاک حاتەم ئێستا بچینەوە بۆ بۆی ژووری ئاعدام قاعەکەی کە کاتی خۆی خەڵکی ئیعدام کراوە ئێمە پار بەهۆی ئیشێکەوە چوینەوە بۆ ئەبوو غرێب مۆڵەتێکمان وەرگرت لە وەزیر کە وەکو دەستگایەکی عەلامی ئەمانوێ بچینەوە سەردانی ئەبوو غرێب بکەین چوینەوە بۆ ئەحکام خاصە و لەوێ تر لەگەڵ بڕێوەبەرەکە و مۆڵەتمان هەبوو ڕێگەیان داین بچینە ژووری ئەعدامیش چوینە ژووری ئەعدام بەڵام بینا کۆنەکەی ئەو بینایە نییە کە تۆ بینیوتە ئەو بینایە ئێمە هەندێک کەسمان لەگەڵ بوون کە پێشتر لەوێ بوون لە ژووری ئەعدام بوون یەکێک لەوانە کاک دەشتی بوو کە هەندەم پۆدکاستە چیرۆکی خۆی گێڕایەوە کاک دەشتی لەو بینایە بوو بینایەکی بچووکە ینی یەک تابقە ئەوە نییە کە ئێوە باسیەکەن چونکە من دوای برادرانی خۆمان هەموو ئەوانی کە لە ژووری ئەعدام بوون و بینیمنەوە وا وەسفیانە کرد کە بینایەکە دوو تابقە ئەو بنا دوو تابقانە لە ناو ئەبوو غرێبیش هەبوون لە ئەحکام خاصە هەبوون من جارێکیان ئەیان بردین بۆ ئیش عادەتەن لە سژنایە ئیشان پێکردی ئێمەیان برد بۆ قاعەیەک لەوێ پاکمان کردەوە فڵچە و ماسیحە و ئیتر تایت و شتیان هێنا وتیان دار و دیواری هەمووی پشۆن هەموومان شوشت جا برادرێکمان لەگەڵ بوو کاتی خۆی لە ژووری ئەعدام بوو ئەویش هاتوو بۆ ئەبوو غرێب حکومەکەی کەم کرابەوە کە قاعەکەی بینی وتی ژووری ئەعدام ئاوایە قاعەکانی ئاوهایە وەکو ئەمەیە ڕێک ئەو قاعەیە کە دوو ڕیز ژووری بچووک بەرامبەر یەکن تابقی سەرۆش بە هەمان شێوە بەڵام سەقف لە بینیانە نییە یانی تۆ توانی ئەبزانم قاتی سەرەوەی بەرامبەرت ببینی وایە بە چەند دەرگا ڕەتەبی تا چتەنەوە ئەم قاعەیە
کاک سەلام، یەکەم جار بەشی بیناکە بڵین بینایکی ئەو گەورەیە، دەرگای دەرەوەی ڕئیسی هەیە. ئەم دەرگایە کە ئەچیتە ئەم دەرگایە کرێتەوە چیتە ڕاڕەوێکی پشکۆلە، تقریبان مەسافەیەم شتە بینی من و جەنابە ئەوەنە ئەبێت. لەو ڕاڕەوە ئەنجا دەرگایەکی کەیە، ئەویش هەر بڵین شیشە. لەبەر لەو ڕاڕەوە وەستا من ناڵێم ئەو کوڕم بینی ڕۆستە من بینی لە ژوورەکەی ئەو بەرەوە. ئەو دەرگایە یعنی بڵین دەرگایەک دوو دەرگایە کە ئەچیتە ژوورەوە، بێژگە لە دەرگای ژوورەکەت بڵین ئەو زیینزانەی کە تۆیلی دەبێ بە سێ دەرگابەوە، سێ دەرگا هەر ئەوەنەیە. بەڵام مەسافەی بەشی کە پیانە و قاتی ئادامات بیناکەی دوورە لە ناو هینەوە، یعنی مەسافەیەکی زۆر دەشتاییە، هەمووی قولەی حرەسەکان هەیە. ئەنجا ئەچی بەرەو خوار بینایی بەشی ئادامات جیایە، یعنی ئەوە نیە وەکو خاڵساوی بە تەنیشتیەکەەوە بێومانە. ئەوان من نەمبینی بوو، بەڕاستی نەشمەزانی ئەوەیە، هیچی لەسەر نووسراوە قەتعایە شتێک هیچم نەبین، هیچ شتێکی لەسەر نەنووسراوە. من یەک شت بڵێم، دوای بەربوونەکەمان پاش فترەیەک من بەهۆی ئەوەی کە ئیزعاجیان کردبووین لە ئەمنەوە بۆ هەموو هەفتەیەک بەلایانی کەمەوە گە دووجار نەچوتای جارێ بۆ بچمایە بۆ ئەمن و کویسپات وجود، ئەنجا ئەیانویست ئیش بکەی لەگەڵیان. لەبەرەوە من واستەم کرد، یەکێک ڕەفیقێکی براکەم هەبوو، زابط بوو، مقدم جەمال، مدیری تەژنید بوو ئەو کاتە، جەمالی عەبەزیرە، ئافریقا ئازامری خوای کرد، هاتوچۆی دوکانەکەی کردین، واستەمان بەو کرد بمکەن بە عەسکەر، یعنی کە خەڵک هاواریەکە لە عەسکەری ڕایەکرد. من بووم بە عەسکەر لە مانگی 11 بۆ ئەوەی ئەمن وازم لێبێنێت، چونکە بەڕاستی هینیان کردبووم، ئەبوایە هەموو هەفتەیە بچوومە ئەنجا شێو بینی لەگەڵ چی قسە و کرد، بچۆ لەگەڵ فڵان کەس قسە بکە، ینی بە کورتەکەی ئەیانویست تووشی هینە بکەنەوە. بووم بە عەسکەر لەوێ. پاش فترەیەک لە سەماوە بووم، زابتێکمان هەبوو ناوی حامید لەفتە بوو، پێی وتم ئەوە نیە لە سەرەتاوە کە ئەچیتە هینی عەسکەریە کۆمانە ناوشتیە پرسی، هەمومانی ڕیز کرده بوو ناوچوێ خەڵکی شوێت و مستەوای دیراسی چییە، کە من لی پرسییم وتم تا 5 علمی، وتی تەواو کردو، وتم نە. بۆ تەواو نەکردو، وتم گیرا بووم. بۆ گیرا بووی؟ وتم بەینی حیزبی شیوعی، کەوا هەمووی تر سێرێکی کردم، قسەی نەکرد. ڕۆژ دوای نیو سەعاتێک جندێکی نرد بە شوێم ناوتی بانک دەکەم، لازم حامید بانک دەکات. چوومە ژوورەکەی، وتی وەرە دانیشت. دیار بوو کابرایشی هین بوو، پێی وتم وتی بۆچی ژیرا بووی، لەسەر چی ژیرا بووی، لە کوێ بوویت؟ کەوتم لە یادام بووم زۆر هین بوو، دیار بوو پێی ناخۆش، وتی لە کوێ بووی لە یاداموانە، پێم هەنێشتم پێوت. دوای پێی وتم وتی من نەتوانم تۆ تەسریحکەم. وتم چۆن؟ وتی بە جۆرەی قانون من نازانم ئەو وایە ئەوەی ئەو باسەکەم، وتی محکوم بە یادام شمولی عەسکەری ناکە، تۆ نابێ عەسکەر بی. ئێوتم ئێستا چی بکەم؟ وتی شوەیەک تەیدم بۆ بێنە لە ئەبوغرێب کە تۆ محکوم بووی بە یادام، من تەسریح دەکەم. ئێوتم باشە. پاش فترەیەک چووم بۆ بەغا، چووم بۆ تەمان ئەبوغرێب، لەوێ دەستی علاماتەکە وتم هاتووم بۆ تەیید، وتیان لە کوێ لێرە بووی؟ وتم ئاو. چوو بۆ ئەو ژوورە، چووم بۆ قەڵەم، کابرا لی پرسییم، وتی ناو شتەکانی لێ پرسییم کە پێم وت نەختێگەڕا، و دوایی وتی تۆ لێرە بووی؟ وتم ئا. چەند حکوم بوویت؟ وتم یادام، کەوام و فیلەکە یا بە عەرزاوتی تۆ ئەوە نیە بە هینی خۆی ژنێویشیاوتی بۆ لە هەوڵەوە قسە ناکەی. وتم بۆ یادام کوا لێرێ؟ وتم ئەی لەکوێ؟ وتی لە سەقیلە لە خوارەوە، بێ بچی بۆ خوارەوە. لەکوێ؟ وتی ئەو بینایە ئەلێرەوە ڕۆی ئاواوە. بەڕاستی پێ بڵێم یعنی ئەوەنەی ئەو کاتە ترسام، ئەوەنە لە محکەمەکە کە حکم میرام نەترسام، کە وتی بچۆ بۆ ئەوێ، یعنی تر بیناکە دەشتاییەکی زۆرە، ئەڕۆیت بچی بۆ بینای یادامات لە خوار و لای سەقیلەوەیەوێ تەنیشتی سەقیلەوە کە ئەچم بۆ ئەوێ، ئەم ویس بگەڕێمەوە و بڵم تەیدەکەشم هەر ناوێ، بەڵام ئیتر ئەم نەمێرا بگەڕێمەوە لەبەی قولەکان هەمووی حرەسەکانە و بینن تۆ هاتووی بۆ ئەوێ و ئەکچیتە نیوێ و گەڕیتەوە. وتم ئەترسام بمجێڕنەوە. تاسە بتواویکی چوومە خوارەوە، تەوان تاکو تەرا زەلامە بینی، زەلامی پێوە نییە لای بەشانە. وڵات گەیشتمە بەر بەشی ئادامات، ڕاڕەوێکی تاریکی هینە بەشی قەڵەم وشت بڵێنەوە ئیدارەکان.
وڵات ڕاڕەوێکی تاریکە و ئەم بەرەوبەر ژوورە کە ڕۆشتم لە ڕاڕەوەکە یەک زەران بەرەو ڕووم هاو گەیشتە ڕێکم سێریشی کردمتی بۆ شوێچیت وتم قەڵەم کامەیە وتی بۆ چیتە وتم من لێرە بوومەوان وڵا کەوام وتر زۆر پیاجەیە بووم وتی وەرە هێنامی لەگەڵ خۆیان کردین بە ژووری قەڵەمی ئادامات ئەو شوێنەی کە یەکەم ڕۆژ چوینە ئەوێ بۆ قەڵەم شتەکانت لێ پرسن و جلە ئەبێ داکەنیت بزانی چی ئیشارەت و شت بە لەشتەوەی ئەومانە بۆ ئەوی نەگۆڕێ زەلامەکە نەگۆڕن ئەوە نییە زەلامی لە جێ جەلامێشکی ئادام کرێتەوەوانە چی نیشانە بە گیانتەوەیە ئەی نووسن و هین یەکەن چیتۆ ئەو ژوورە چوومە ئەو ژوورە ئەو کابرایە کە وتی وەرە لەگەڵ ما بردم کردین بە قەڵەمی هینە یاداماتە بە کابرای ودوتی ئەوە هاتووە بۆ تەیید وتی تەییدی چی وتم ئاسکەرم وایەن وتوتیانە تەییدێ بێنە وڵای وتی تۆ لێرە بووی وتم سێرێکی کرد وەکو گاڵتە پێکردن وتی بوەستە وڵا هەر بە کابرای ودوتی بچۆ ئەبوو سوندسم بۆ بانک ئەبوو سوندس چییە عید ئەوەی کە زعیفی دێر مەسوولی ئاداماتە لەوێ مەسوولی حیزبی ئەوێ بوو خەڵکی ڕۆمادی بوو ئەوە خەڵکی جێبەجێکردنەکە ئەوەی کرد بەڵێ ئەوانەیان کرد وڵا من داشتر بینی بوت نا بەڵێ منەوە هەموو ڕۆژێ چەند جارێکە هاتەوە وڵا کابرا بە منوتی دانیشتم وڵات سێ چوار دقی پێچ و عید هاتە ژوورەوە بە کابراوتی چی ئەویش سێریشی منی کردوتیەوە هاتۆی سێری کردمتی هەڵسە سەر پێوتی هەڵسە چیەکەی لێرە وتم هاتوم بۆ تەییدێکە ئاسکەرم و وتیانە نابێت و ئاسکەری بکەیت لەبەرەوەی حکمی یادان بوویت وتی تۆ یادان بووی وتم ئاوتی تۆ منە ناسی من ئەی ناسم بە تەواویم ناسی بەڵام نەمەزانی بڵێم چی بڵێم ئەو ناسم ناسم نەمەزانی بەڕاستی پێداڵم ئەو کاتێ حکومیران بەقەرە و دقەیە ناترسام چونکە لەو پێشخۆ بۆ حاضر کرده بوو بەس خۆم بۆ مە حاضر نەکرد نەمەزانی تووشیەوە بم وتی تۆ بۆ ئەو هاتی وتم وتی تو منە ناسیت وتم نازانم وابزانم بینی و مید نازانم نەمێرا بڵێم ئاو ناسم وتی چ دولاوی تۆ بیاقلێ تۆی نردوو بۆ ئێرە وتم من ئاسکەرم و لێ وتیانە تۆ نابێ ئاسکەری بکەیت و مادام حکم بوویت و یادان بوویت نابێ ئاسکەری بکەیت وڵای تەراوە بەدەستوتی بۆی کردی بچۆرە دەرەوە من زۆرم پێخۆش و بڵێ بچۆرە دەرەوە چونکە بەڕاستی خۆخۆم و بێمە دەرەوە لەوێ نەمەزانی چۆن بێمە دەرەوە یعنی باوەڕ بێ هەتا لەوێ هاتمە دەرەوە و لەو هینە گەیشتومەتەوە بەر دەرگای دەرەوە بغرێ من نەم تەسەورم ناکرد بێمەوە دەرەوە یعنی جاریش بە پێی خۆم چوومەوە ئەوێ یعنی بەڕاستی ئاسان نەبوو بەڵامی تر جاری وا هەیە دووشێ نێشتەبی خۆتەوە خۆی ناکەی بیناکەت بینیەوە ئەمجارە لە دیوی دەرەوە بەڵێ ئەزانیت کەەوە ژووری ئیعدامەکە ژووری ئادامەکەم نەبینیوە لەبەرەوەی نەژووری ئادامەکە ینی قانێکم بڵێ ژووری ئادامەکەتان هەر نەبینی وایە نەخێر نەمان بینیوە کەس هەبوو بۆتان باس بکە کەس نەبوو بینیوێتی بڵێ کوڕێکی لێبوو محەممەد علاویان پێوت تەلەبەی چواری کولی ئاداب قسمی فەڕەنسی بوو ماوەیەک بوو 2 ساڵ و حکومیرا بوو ئەویش حکمی وەستا بوو تەنفیزی وەستا بوو ئەویانە برد هەموو دوای ڕۆژانێکی جێبەجێکردنی سێدارەکە ئەویانە برد بۆ پاکردنەوە ئەوە هاتەوە باسیە کرد بڵین هینەکەی پاکردەوە ئەیوت بڵین سەکۆیەکی گەورەیە لەسەرەوە بۆری هەڵواسراوە 18 هینی پێوەیە پەتی پێوەیە یەتەخوا پەتەکان هاتوونەتە خوارەوە دەرگایە ئەم سەکۆیە دەرگای بڵین پلێتە کاتێ ئەوانە بن بۆ ئەوێ ملەکانیان نەکەن بە پەتەوە لەولاوە ئەو ئەبوو سەلامی کاڵێم مجموعە بوون ئەبوو سعدی و ئەبوو سەلام و حاتەم و ئەمانە بڵین جەماعەتی تەنفیزی ئادامات بوون لەوێ یەکێک لەوان لەوێ یەدەیەکە دەستکێکە ڕایە کێشێکە ڕای کێشە دەرگاکە کرێتەوە کە دەرگاکە کرایەوە ئەوکەونە خوارەوە ئەوەی ئەوان باسییان کرد تاوانێ من نەبینیەوە بەزەوەی علاوی باسیە کرد ئەوە بوو ئەو ئاوایە ئەوێ لە بینە کۆنەکەی کە من بینیم جێی دوو ئەوە هەیە دوو قولاپە لە خوارەوە دوو پلێت بەس لەو شوێنی تۆ باسێکی یەکێکی تریش باسی کرد بە بزانماڵەیە حدودی 15 ئەوەندە
ینی بەیەک جار ئەوەندە کەس بەیەکەوە تەنفیزەکەران ئەو بۆیە باست کردوتت 17 کەس هەموو جاری 7 کەسیان هەموو جاری حەڤەیە 18 کەسە بوو بەس ناڵێم زۆر بەکەمی جاری وابوو 1 کەس 2 کەس ئەکراوی کەواتە ئەمە بێ بە ڕیزی یەک بوو بن هەمویان ئەبێ بە ڕیزی یەک بوو بن لەبەرەوەی ناڵە من شوێنەکەم نبینیەوە بەڵام ئەوەی کە ئەو محەممەد باسیە کرد ئەیوت ئاوایە سەکۆکە ئەو دەرگایەیە کە پلێتێکە ئەکرێتەوە کە دیێدەکەیان لەو لاوە ڕاشێشا دەستکەکان ڕاشێشا ئەوە ئەکرێتەوە و ئەکەو نەخوارەوە چاڵە خوارەوە ئێم ڕۆژانی جێبەجێکردنیش ئێمە تر ئەمانزانی یەکشەمان و چوارشەمان بوو سعات دەوری دە و 11 هاتن یانزەوانە هاتن ناوەکانیانە خوێنەوە هەریەکە ئەیانزانی لە چ ژوورێکە هاتن بەردەمی ژوورەکە یەکیان ئەو عیدەی کاڵێم ئەو سندس ئایمەکەی بەدەستەوە بۆ ئەوانی کە هەمووی لەگەڵیا بوون کە لە بچیان پێبوو ناوەکە لە چ ژوورەکەیان و فلانکەس تەمەن ناڵم هەمووی دانیشتوین فلانکەس هەڵسە سەر پێ هەڵەسا دەرگاکەیانەکرد وەرە دەرەوە ئەیان هاتە دەرەوە کە لە بچەکەیانەکرد دەسی و تر بۆ چەند دقەیەک یا دقەیە دوان ئاوا بەریانیان لە ئینەک خۆحافیزی لە جەماعەتکە تەنیا ئەو ڕۆژەی کە بەختیار کرا 5-6 هێشتاوەشت بەختیار تایبەت بوو نەیان هێشت هیچ هین بکات چی نەیان هێشت بڵین خۆحافیزی بکە چونکە وا قەرار بوو ئەو ڕۆژە وا قەرار بوو ئەو ڕۆژە هین بکرایە بەیانەکەی قسەمان کرد کە یەتە دەرەوە بێتەوەنی حافیزی بکەین و قسە بکەین بەڵام ئەو دقەی کە بەختیاریان هێنایە دەرەوە بەس تەنیا بەختیار بوون لەگەڵ هێناشیانە دەرەوە کە لە بچەکەیان کردە دەسی دوان هەردوو قۆڵیان کرد قاچیان لە عرز بەغی بەختیار خۆشی بچوو بوو و منوا بوو یەکسەر قاچیان لە عرز بەغی ئیتر هەرچەند بەختیار هاواری کرد بەرم منەوەنی خوا حافیزی بکەم مەچم بۆ لای برادەرەکانم نیان هێشت لەگەڵ هین یەکسەر بردیانە دەرەوە وتت قەرار بوو بێت قسەتان بۆ لەگەڵ بکە یان قسەمانە کرد یامە بەستمەوە بێ وەکو خوا حافیزی وا تێگەیشتم کە ینی پێشەوەی دەرگاکی لێ بکەنەوە ئەیزانی بەڵێ زانی لەبەرەوەی هین بوو ناوەکەیان خوێن بۆ ناوەکەیان خوێن بۆ بڵێ ناوەکە پێشتر ئەزانی تۆ کەی سەرەتە ئەوانی کە لەوێن مەسەن مانگی 3 حکومیرا مانگی 4 حکومیرا مانگی 5 حکومیرا تۆ زانی سەرەتە ئەخرەوە بە تەقدیری زانی لەوانەیە وانە بێ لەوانەیەکێک پێشێکی بخرێەوە ڕاستەوەیە بەڵام ئیتر ئەو بەیانیە کە هاتن مەسەنیەتە بەردەمی ژوورەکەت بەڵێ بەختیار ومێت جەلال بەختیارە بێ هەڵسێتە سەر پێ بەختیاریان هێنایە دەرەوە بەس پێش ئەوە نازانی پێشەوە هیچ کەسێک نازانێ یان کەس نەبوو لە دەرەوە پێتان بڵێ ئەمڕۆ تۆ تەنفیزەکری بەڵام عادەتەن لە ساعت 95 حاڵەتەکان ئەوە بوو کە وەکو سەرێ تۆ ئەزانیت تۆ لە پێش ئەوەی کە لەگەڵ تایە مانگی 2 تۆ مانگی 3 ئەو مانگی 4 مانگی 5 ینی ئەزانیت بە تەقریبی ئەزانی زۆر حاڵەتی دەگمەنا هەیە کە شاز بێت هەڵی بژێرن وەکەوەی کەوتم مانگی نۆ ئەو عیدەوتی وەجبەیەکتان لێ دەرەکەم ئەوە بە هین بوو هەڵبژاردن بوو هەڵیان بژارد ینی ژنا وەکوتر ئەزانی تۆکەی حکومیراوی ئەوەی لەگەڵ تایەکەی حکومیراوە لەبەرەوە ئەزانی سەرەکان کێ ئەو ڕۆژەش بەختیارەی زانی ئەمان زانی ئەوەی کە بیرم ناچێتەوە ڕەنگە تەوقعاتان کە بێ خەڵکی تریشی لەگەڵا بەڵێ تەوەخۆمانە کرد مەسەرەن هەر 18 کەسەکە بن بەڵام ئەو ڕۆژە لەبەرەوە ئەوەی من تەوەخۆی خۆم وایە کە هەر هینە گیرا بێت وەکو تێبینیە گیرا بێ بە جەماعەتی ئەداماتی ژیا هینیش کە محاولەی شتی وای کردووە لە تحقیقام مەسەن پەلاماریاوە ڕەنگە هی ئەوەش بوو بێ کە نەیان هێشت بڵین وەکو ئەوانی کە بەری بەن بسوڕێتەوە یا شتێ بکە بۆیە نەیان هێشت هیچ بژۆڵێتەوە ئەویان برد جا ئەو شەوە ئەوەی کە ڕوویە من حاڵەتێکی زۆر سیر بوو ناڵێم لە کاتی عاشورا و ڕەمەزان و ئەوانەیە دایمە خەریکی مناجات و شت بوونیان خوێنەوە عەرەبەکان و شیعەکانەوانە ئیتر دوای ئەوەش هەر بەردەوام بوو بەڵام بۆ چڕیە ناوەکو ڕەمەزان و ئەوانە لەو کاتانە تەمەن نازانم مامۆستا سەرڕەشی خەیات بەڕەحمە بێت ئەمری خوای کرد تۆ ئەو ناسییان لە ئەمنی سلێمانی لەگەڵمان بوو سەرڕەشی خەیات پیاوێکی بە تەمەن بوو لە 60ەکانی تەمەنیا بوو گیرا بوو
لە سلێمانی لە ئەمنی سلێمانی گۆرانی بۆ وتین گۆرانی دەنگی خۆش بوو گۆرانی حسین علیوانەیەوت دوای مام حسینیش حکمیرا بە ئیعدام دوای ئێمە مام حسینیان خستە ژووری بەختیارەوە مام حسین خەڵکی کەلار بوو یەکێکم بەبیرێت سەغەشی خەیات خەڵکی سلێمانیە بەناوبانگە لێرە مەسەن ئەو خەڵکە بە تەمەنەکان هەمووی ناسن سەغەشی خەیات معروفە لە سلێمانیا دوکانی خەیاتیە بوو پیاویشی بە ئەو کاتە لە تەمەنی ئێسەی ئێمە بوو تقریبان زیاتریش مام حسین گۆرانیەوە دەنگی خۆش بوو لە سلێمانی لە ئەمنا گۆرانی وشتی بۆتین دوایی مام حسینیش حکم میراث شووە ژوورەکەی بەختیارەوە حکمی ئادا میراث شووە ژووری بەختیارەوە دوایی لەوێ بەختیار داوای کرد گۆرانی بۆ بڵێ مام حسینیش وتی بابە ئێرە کەی شوێنی گۆرانی وتنە ئێرە شوێنی گۆرانی وتن یا ژوتی بیڵێوەمانە و دوایی مام حسین بە منی وت لە ژوورەکەی تاوان لە ژووری بەختیارە باوە بەرامبەر بووین بە لاونی و بە حاڵێکمانە بینی وتمەوە چییە وتی بەختیار تەکلیفیشتی قۆڕە کاڵێ گۆرانیم بۆ بڵێ ئێراکەی شوێنی گۆرانی وتنەوەڵا منیشت مام حسین بەختیار ئەمڕۆ بەیانی سەرەیەتی بەشکو ئەوە نیە هینی بکەی بۆی بڵێ وتی نابێت و ئێسامانە قبول ناکەن ئەوە نیە شیعەکان و وینەکانی ناو سژنەکە لەگەڵ خۆمانە مەژوتم تۆ هین نەبێسە پیانەڵم لەوێ عادەت وا بوو کە ئەویست قسە بکەیت بۆ عامی ژوورەکان هاوار تەکەرەوە نیان و اللهم صل على محمد و آل محمد جایتر هەموو ئەیان سەنەوە ئەویتر هەمووی بێدەنگە بوو بەحسا بووکو بڵین فەرموو وەڵام منیش وام وت و هەموو بێدەنگ بوون وتم ئێستا مام حسین بە زمانی کوردی مناجاتێک بە زمانی کوردی ئەخوێنێتەوە بۆمان وێڵێ ئیتر هەموو هاواریان کە ڕەحمەڵا والدێک ڕەحمەڵا والدێک بەحسا مناجاتەکە مام حسین دەست کرد بە گۆرانی وتن گۆرانی حسین علی دەمێ عیسا دەمێ لوقمان ئەوەیە وت اینجا ئەو گۆرانی وت و اینجا هین دەسی پێ کرد بەختیار ئەو گۆرانی برادەرگیان برادەرگیان ئەو گۆرانیە بەختیاریش ئەوەی بود بە دوایە ئیتر دوای ئەوە هاتن بەختیاریان برد تر بڵین ئەوە ئاخر بینی ئەو بوو کە من بینیمەوە لە دوای ساعت 4 و 5 ئەو کاتەمانزانی پەنجەرە نەبوو پەنجەرەکان پلێت بوو پلێتیان لێیا بوو داخرا بوو بەڵام کونیان تێکرد بوو بۆ هەوا چاومەنەنا بە کوونەکانەوە دەرەوەمانە بینی ئەو دیویەوە چی بوو ئەو دیوی ئێمە دەشت بوو بڵین هین بوو هەمووی وەکو دەشت بوو وەکو سەحراوا بوو بڵین ئیتر چاومەنەنا بەینەکە و جاریوا بە 2 سەعات چاومەنا بۆ کونەوە چی مەبینی قەلە ڕەشێک مەبینی ئەوە نیە پارچێ دڕک و شت لەو ناوە بوو ئەها و جاریوا بوو نعلی هێنا پارچێ قماشی هێنا و قەلە ڕەش و شتانەوە نیەش ئەی شارێتەوە ئایبات لە شوێنێکەوەی هێنا لێوادایانێت جاریەوە هەرەوە بوو سێری بکە هیچ دیار نەبوو بەڵام ئەوەمانە بینی لە ڕۆژانی تەنفیزە ئەمان بینی کە 8 سیارە هاتن ئەو سیارانە ئەو ڕۆژانی کە جێبەجێکردن هەبووە ئەو سیارانە هاتنی تر ئەمانزانی سیارەکان یەکیشان مەلا بوو مەلایەکە هات بەساب تەڵقینی کابراایات و هینیەکە دوعای بەسەرا خوێنێ یەکێک نوێنەری دیوان ڕیاسی جمهوری بوو یەکێک نوێنەری ئەمنی عامە بوو یەکێک نوێنەری استخبارات بوو تقریبا 9 کەس بوون لیژنەیەکە هاتن ئەبێ ئامادە بن بۆ جێبەجێکردنی یادامەکە ئیتر هەمان دانیشتن دکتۆرێکیەت و فەحسەکە دکتۆرەکە دوای تەنفیم ئەو مەلاکە نازام تەڵقینیا چی لێکە ئەوانی کەش هەموو سیریەکەن ئەمە ئەو زەلامەیە کە حکومیراوە ئەماش ئیشارەتەکانیەتی ئەمەشتەکانیەتی دوایەوەی کەیتر ئەڵێن جێبەجێکەن جێبەجێیەکەن و ئەو کاتە دکتۆرەکە جەنازەکەینێتە دەر سیریەکات فەحسیەکە کە بزانێت تەواو بۆیان نە ئیتر ئەی هێنە دەرەوەی خەن ئیسعافێکی شەهات ئەیان قسە ئیسعافەکەەوە و ئەی بن طبعا من تصورەکەم ببرێ بۆ مثلا جامعە کولی طوبوانە تەرشیح و شت کرێن دەرسی لەسەر خوێن ڕێشتێکی وابێت لەبەرەوەی من بەختیار تا ئەو دقی بردیان لە دەرەوە بە پێی خۆی ڕۆی لەگەڵیان ئەوە ناڵم قاچیان لە عرز بەڕی بردیان هیچی نەبوو وەڵام کاتێ بەر بووم باوکیێوانم بینی ئەوان زۆر خەفەتی ئەویانە خواردکەیان و چاوەکانی دەرهاتووە یا شێوانویانە هەموو جانی هین بووە بە قەمە پیان ناکردویان نازم بەس من بەڕاستی ئەوە احتیمالە دوایی کرابێ نازانم بەڵام تا ئەو دقی بردیانە دەرەوە هیچ شینێکی نەبوو
نازانم دوای ئەوە تەرمەکان تەشوین کردەوە. فەرمەکەیان چی لێ کردووە بۆ وایان لێ کردووە ئەویان نازانم بەستا ئەو دقەی لەگەڵ ئێمە بوو هیچ شوێنی نەبوو تا بردیان بۆ ئەی بڵین 2-3 ساعت پێشەوەی یادامیکەن بە پێی خۆی لەگەڵ یان نبوو. خەڵکی وای زۆرتیا بوو ماوەیەک هین وەستا تەنفیز وەستا لە دوایەوەی کە مانگی دوای جەژن دەستی پێکردەوە جێبەجێکردن دەستی پێکردەوە لە جەژنە ڕاوەسە لە جێژنە ڕاوەستا لە ڕەمەزانە ڕاوەستا بەڵام ئیتر دوای ئەوە بە چڕی دەستی پێکردەوە 1970 و 75 کەسەکرا. ئێوە تانزانی کەی جەژنە و کەی ڕەمەزانەوە کەی چییە؟ کەی چەنی مانگە؟ من خۆم نەمەزانی بەڵام ئەوان شیعەکان بە حکمی ئەوەی هەم زۆریان بە تەمەنتر بوون هین بوون ئەیان زانی ئەوان ئەیان زانی هەموو. بەڵام ڕۆژێک کە دەستی پێکردبەوە لە مانگی حەوتا بوو بەزەبت لە سەرەتای مانگی حەوتا بوو ڕۆژێک ئەو عایدە هاتە ژوورەوە ئەو سوندس ئەهات هەموو ڕۆژێک تەمان بەلایانی کەمەوە 3 جار هی نەکرات وەکو بڵین سەرژمێری تعدا دەکرا ژوورەکان حرەسەکان کە ئەگۆڕان ئەو کەسی کە وەریەگرێ ئەبواە هاتایەتەوە دیسان یەک ژوورەکان ناوەک هینەکان سەیری ژمارەکان یەکە چەند کەسی تایە و چییە لە ترسیەوەی مسەنجەلامێک حرەسەکان تەنسیقکە لەگەڵ یابەری بەن شتێ بێشتێکی ئاواین بوو هەموو ڕۆژێک بەلایانی کەم 3 جار ئەو تعدادا ئەکرا 3 جار 3 جار ئەوە نەبوو بیتە دەرەوەمانە بەس حرەسەکان خۆیان ئەهات نەژوورەوە مەسەن لیستی پێ بوو هاتە بەردەمی مەسەن ژووری 4-5 کەسی تایە سەیرێکە ژووری 4-5 کەس 5 کەسەکەی بینی تەواوە ژوورەکەی کە ئاوە بە پیاە هاو یەکی لەو ڕۆژانە عید هات لە مانگی حەوتا بوو قسەی کرد لەگەڵ ژوورێکی ئەو بەرمان برای محەممە عایش بوو محەممە عایش کە وەزیر بوو یادام کرا ئەو براکەشی محکوم بوو بە یادام نایف بوو ئەبوو ڕافعیان پێوت ناوی نایف بوو ئەو پیانە و ئەبوو ڕافع محەممەد عایش لەگەڵ گروپی 79 ساڵی 79 کە لە قاعی خولد سەدام ناوەکانیان نەخوێنێتەوە لەگەڵ ئەوانە یادام کرد بەڵێ براکەی خەڵکی ڕۆمادی بوو ئەویش لەوێ حکمیرا بوو بە یادام پامن من نەمەزانی دوایی وتیان عید هاو لەگەڵ ئەو قسەی کرد تومەس هاوشاریەتی عید خەڵکی شاری ئەوە یەکتریە ناسن ئەی ناسی کە هاو لەگەڵ ئەو نەختی قسەی کرد دوایی کە چووە دەرەوە ئەبوو ڕافعوتی مژدەم بەنێ چییە وتی عید دەڵێ ئەم شەو لە دیوان ڕاستەوە بەرقێمان بۆ هاتوواڵێ تەنفیز بوەستێنن ئیلای شعالی ناخرە تاکو و کاتێکی نادیار کاتی نادیار کێ نازانیت چەندێکە لەوانەیە بەیانی دەست پێ بکاتەوە لەوانەیە دەست پێ نەکاتەوە نازانین تاکەی تەمەنەوە لە مانگی حەوتا بوو تقریبا لە نیوەی حەوتا بوو ئیتر تەنفیز نەما تقریبا مانگ و شتێک تەنفیز نەما تا پێش مانگی نۆ تا ئەو حادیسەی کە باسم کرد ئەو عید هاو ئەو کابرایی بینیشتە نووسێت تا یەکی نۆ دەسی پێکردەوە دەسی پێکردەوە ئەو وەجبەی کەیان برد بەڵام تەمەن پێش ئەوە لە دوای بەختیارەوە جەماعەتیشان برد یەکێک لەوانە کە ناسراوە ڕەشید یونس کورد بوو خەڵکی دهۆک بوو مدیر مەدفەعی عامی عێراق بوو مدیری چی؟ مدیر مەدفەعی عامی عێراق بوو مدیری مدیر مەدفەعی بووە لیوا بوو ڕوتبەی لیوا بوو ئێستا کوڕەکەی لە پیانە و ئەبوو سەعەد وابزانم کوڕەکەی لە شاری ئاینهۆڤنە لە هۆڵندا پلەی لیوا بوو لە پلەی لیوا بوو مدیری مەدفەعی عامی عێراق بوو ژیرا بوو حکمی ئەدام بوو ڕۆژێک لە مانگی وابزانم 6 بوو یا بیدایەتی 7 بوو بە کوردی ئەمە قسەمان ئەو لە ژوورەکەی تەنیشتمان بوو تاوان دەموچاویم نەبینی بوو بەس بە دەنگ قسەمان لەگەڵا کرد ڕۆژێک هاتن ناویان خوێنەوە ئێمە پێمان و کاغڕەشی ئەوان پیانە بوو سەعەت کاغڕشیان برد تقریبا سەعاتێکی پێچوو کاتێک مەزانی هاتەوە و زەمیلەیەکیشی پێ بوو ئەو کاتە ناتوانانی قسە بکەیت هەتاوەکو حرەس و شتە چێتەوە دەرەوەمانە دوایی کە ئەوان ڕۆشتنمان کاغڕەشی چی بوو وتی مواجهام کرا مساعد و نازانم بتر کشێکی لەگەڵا بۆ ژنەکەی و ئەمانە هاتوون بۆ لای چۆن مواجهی کراوە وتی من عەدنان خەیروڵڵا ڕەفیقە دەورەمە ئەو کاتە عەدنان خەیروڵڵا وەزان وەزیری دیفاع بوو وتی ئەمە ڕەفیقە دەورەین لەگەڵ ئەوە ژنەکەم وتێتی چوین بۆ لای ئەو نیە تەکلیفمان لێ کردووە
و توێتی نەمزانیوە ئەو حکمی ئەعدامی راوەشتیوە ئیتر ڕاستی نەکرد بێت لەبەرەوەی معقول نییە تۆ وەزیری دیفاع بی و مدیری مەرفەی عامی عراق حکمی ئەعدام بێت نەزانی بەس ڕەنگە لەبەر ئەوان وای وتبێ وتی توێتی نەمزانیوە بەڵام ئێستا توانن مواجهەی بکەن دوایی لەگەڵ سید ڕئیس قساکەم گویا نەخێر وەڵاو توێتی لەگەڵ سید ڕئیس قساکەم بەرین ئەوان هەر لە دوای مواجهە 2 ڕۆژ دوای ئەعدام کرا کە بە شەرتێ سەرەی نەبوو 2 ڕۆژ دوای ئەو مواجهەیە ئەعدامیان کرد ئیتر ڕەنگە ئەو کاتە عەدنان خەیرۆڵا تەکلیفی لە سەدام کردبێ ئەو وتبێتی بۆ ماوە یا چی بەبیری هێناوەت یان مەسەرەن عەدنان خەیرۆڵا خۆی هینی کردبێ نازانم ئەویان بەڵام مهم ئەوەی کە ڕوویە لەوێ ئێمە ئەوەی کاگەشی خۆی باسی کرد وتی ئەو مواجهەیەم بۆ نەوە کراوە عەدنان خەیرۆڵا ئەوانیان ناردووە و مواجهیان کردوم و وادیشی یا و توێتی بەرێم لەگەڵ سەیدەقەی قساکەم و بەرێم بەڵام 2 ڕۆژ دوایەوە ئیعدامیان کرد بە تەنیایان لەگەڵ گروپ لەگەڵ گروپە کاگەشی لەگەڵ مەجموعەیەکی کە ژیرە ئەفۆ لەگەڵیشی شکای گیرا بوو ئەویش لیوا مهندس مەروانی ناو بوو لیوای عسکەری بوو لیوای عسکەری بوو مهندس بوو پیان و مەروان ئەمیش خەشیدی ونسی ناو بوو لەگەڵ کابرایەکی کە گیرا بوو بە ناوی وەلید عەزەمیەوە محامی بوو ئەمە ئەوەی کە خۆیان باسییان نەکرد وەلید عەزەمیش وەکو گروپێک وا بوون من وەلید عەزەمیم نەبینی و بەڵام ئەوەی کە ئەوان خۆیان وتیان کاگڕەشی و ئەو لیوا مەروان ئەوانە هەمیان لەگەڵ وەجبەیەکە لەگەڵ دکتۆر ئیسماعیل حەسەن تەتەر کە دکتۆری تایبەتی سەدام خۆی بوو دکتۆری پێز بوو ئەویش لەگەڵ دکتۆری شاما گیرا بوون ئەوانیشیان ئیعدام کرد دەست دکتۆر ئیسماعیل ئەوان مانگی نۆکران کاگڕەشی ئەوان تەقریبا مانگی 7 بوو سەرەتای 7 ئیعدامیان کردن کاک تۆ کاک حاتم تۆ 6 مانگ نزیکەی 6 مانگ 5 مانگ شتێک هەموو یەکشەمە و چوارشەمەیەک تەنفیز هەبوو ئیعدام خەڵکی ئیعدامەکرا وەکوتت 1-2 حاڵەت نەبێ ئەوی تری هەموو جارێ 7 کەس 18 کەسیان پێکەوە بردووە یعنی بەگشتی لەو ماوەی کە تۆ لێبووی قەت بیرت لەوە کردوتەوە چەند کەس ئیعدام کرا نەکاک سەلام بۆچی لەبەرەوەی بەردەوام نەبوو هەفتەی وا هەبوو 2 جارەکرا مانگی وا هەبوو 4 هەفتەکە هەر 4 هەفتەکە 2 جار بەردەوام بوو ینی 8 جار بەردەوام بوو مانگی وا هەبوو ناڵێم ئەوەستا ئێستا لە مانگی حوتا وەکوتم ئەبوو ڕافع کە بە ئێمە یودوتیاڵێن وەستاوە مەسەن ئەو مانگی حوتەوە نزیک نیوەی حوتا بوو تا مانگی نۆ نەبوو مانگونی وەک نەبوو ئەو مانگونیەک لەوێ نەبوو هەندێکش بۆی ڕەمەزان و جەژن هەندێک بەوەی ڕەمەزان جەژنەوە ئەیژنا وەکوتر ئاسایی مەسەن هەفتەی 2 وەجبە ئەکرا کە نزیکە 35 کەس بوون ئەکران هەموو هەفتەیەک 35 کەس هەفتەی 35 کەس بێجگە لە پیانە و متەفەڕقە ئەوەی کە لە محکەمەوە حکومەیرە ئەوانش من بە یەک وەجبەم بینی 8 کەس خەڵکی دیوانیە بوون زۆرتری ئەمانەی لە ژووری ئەعدام بوون بە مەزەندەی خۆمە بێ شیعە بوون بەتاکید زۆربەی هەرە زۆریان شیعە بوون ئەو لەسەر حزبی داعوە ئەوانە گیرا لە دوای ئەوان لە دوای ئەوان کورد بوو چه حیزبێک زۆرتر لایەنگرانی کی زۆر لێ بوو ئەوەی ئەو کاتە کە ئێمە لەوێ بووین لە ئیعدامات مەسەلەن محسینی لێ بوو خەڵکی دهۆک بوو مدیری وەتەنی داروەتەنی بەغا بوو محسین پارتی بوو ئەو ڕۆستەمەی تیا بۆ ئیعدام کرا ئەویش پێشمەرگەی پارتی بوو گیرا بوو باسم و بەختیار و ئەوان بە هینی یەکێتی 5 کەس بوون ئەوان بەڵێ حکومەکەیان دابەزی سربەست و زوهێری تیا بوون شیوعی بوون یەکیان تەلەبەی ئەکادمی فنون جەمیلی بەغا بوو ئەویکیان تەلەبەی کولەی قانون بەغا بوو و شیوعی بوون ئەوان ئێمە بە ناوی شیوعیەوە گیرا بووین کوڕێکی کە عەگیدی ناو بوو خەڵکی دهۆک بوو کوڕێکی چاوشین بوو پارتی بوو کوڕێکی کە سامی ناو بوو خەڵکی هەولێر بوو ینی تێکەڵ بوو پارتی تیا بوو یەکێتی تیا بوو شیوعی تیا بوو بەڵام ئەوانەی کە بەر بووین مەسەن بەرەو عەفوە کەوتین خەڵکی سلێم خۆمان هەمومان 15 کەس بووین هەموو عێراق 15 کەس بوو عەفوە شمولی کرد لە ئیعدامات 15 کەسەکە 15 کەس 15 کەس بوو ئەوەی لە ئیعدام بوو
کە ئەفووی مانگی شەشینۆ بوو 6.8 6.8 لە قاتەی ئەعدام 15 کەس بەرکەوت بەڵێ 15 کەس لە یادام 15 ساڵی 6 ئەو عفوی کە یای 15 کەس لە یادام هاتە دەرەوە هەر 15یان تقریبان زۆربیان یەکترە ناسین خەڵکی سلێمانی حەو کەس بوون خەڵکی دۆک حەو کەس بوون یەک کەسی خەڵکی هەولێریشی تیا بوو سامی خەڵکی هەولێر بوو حوتیان خەڵکی دهۆک بوون حوتەکەی کەشی سلێمانی کەرکووکچی تایە نەبوو بلاوان مثل ڕەنگە تایە بوو بێ یادام کراوە ئەوانە ناڵێم من ئەواڵم کە بەر بووین ئەوانەی کە بەر بووین حوتی دهۆک بوو حوتی سلێمانی بوو یەکیشی هەولێر بوو سامی ناو بوو حوتەکەی سلێمانیش سێیان ئێوە بوون حوتەکەی سلێمانی سیان من و عادل و سەربەز بووین محەممەد عەزیز حەمەد تەعویز بەناوبانگ بوو بابزەمەی ناسی حەمەد تەعویزیان پێوت شێکە بوو حەمەد تەعویز بوو من بووم سەربەز بوو عادل بوو جەلیل عەرەب بوو جەلیل عەرەب لەگەڵ خۆی و ئەحمە هینی شیوعی بوون جەلیل عەرەبی شەر هینێکی خۆشی هەبوو لای مدیرە من قسەیەکی هینی کرد جەلیل عەرەب لە شەڕا گیرا بە ژێرسەیەک وەش مەزەنەوە گیرا لە شەڕا گیرا بوو جەلیل عەرەب و ئەحمە بوون کە هێناینەوە سلێمانی ئەو قسەی جەلیل عەرەب نوکتەیەکی خۆش بوو لەویا مەسەلەن ئێمە لەوێ هاتووینەتەوە شەو لە ئەمنی سلێمانی هێشتیانەوە بەیانی وتیان مدیرە من داواتانە کابێ بتان بینێت مدیرە من دانیش قسەی بۆ کردین ئێمە هەموو بە بیجامە و نعلوینەوە دانیشتون لای مدیرە من قسەی بۆ کردین ئێوە هەرەوە جلەتان لەبەر بوو کە وتت لە ژووری ئەعدام بەڵێ لە بەرمان کرد هین جاری من تراکسودێکم لەبەرا بوو بەختیار هینی کردبوو یایمێ ناڵێم بە جوێری حرەسەکە بوو ئەو حرەسەی و دقەی کە کردیتە ژوورەکانەوە تایە بوو ئەو جلە پرتەقاڵیەکەی ئێیتی تایە بوو هەر بە جلەکەی خۆتەوەی کردیتە ژوورەوە بەختیار مواجهەیەش کرا بوو لە ئەمنی سلێمانی قاتی تراکسودی زەردیان بۆ هێنا بوو سێخەت لەمەیا بوو لە مواجهەکەیەوەیان بۆ هێنا بوو پێشینەکە یای بە ڕۆستەم ئەو کوڕی کە ئەڵەم یادام کرا یای بە ڕۆستەم ئەو هێنای بۆ ژوورەکەی من یای بە من وتی با لای تۆ بێ من ئەو هینم لەبەرا بوو هاتمە دەرەوە لای مدیرە من بووین مدیرە من ئەو قسانەی کرد کە ئێوە سەیدە ڕەیس عەفوی کردوون و ئەبێ دڵسۆزبوون بۆ سەیدە ڕەیس ومانە لاخیراوتی شتێکتان هەیە بێڵێن جەلیل وتی پرسیار وتی چییە پرسیارەکە وتی ئەمانات هێنەوە شتی ئەوەنی ئەمانات ئەو شتی لای ئێوە ئەینە ئەویش وتی چی هەیە لێرە وتی ژەرسەیەک وەش مەخزن ئیتر کەوای مدیرە من پێکەنی وتی وەڵای ئێوە نابن بە بەشەر ئەو هینەی خۆش بوو لەویا ڕاڵاوتی لە ئەعدام ڕزگاری بوو ئێمە مدیرە من ئەو قسەی کرد لێیا بە ئێمەی وتی ئێوە ئێستا ئاوا بەم بەر بوون سەیدە ڕەیس ئەم جارە وای عەفوی کردوون بەڵام ئەم جارە لەسەر بەسیترین شت یانیار بۆ ئوستوبە وتی لەسەر پاکەت فرۆشتن بگیرێن جارێک کە دنیا نابینەوە هەنی بۆیە بەڕاستی حاڵەتێکی قورس بوو نەتەزانی چی بکەی کاک حاتم لێرە ڕایەگرین تا ئەڵقەی داهاتوو درێژە بەم باسایین کاتیش خۆش بۆ هەمولایەکە تا ئەڵقەی داهاتوو